زۆربوونی تاوان و زەقبوونەوەی دیاردەی چەک هەڵگرتن و دروستبوونی باند و ئۆتۆمبیلی جامڕەش هێزە ئەمنیەکانی ناچار بە پێگەێنانی لیژنەیەکی هاوبەش کرد لە سەرانسەری کوردستاندا تا بەر بەو دیاردانە بگرن و کۆنتڕۆڵی بکەن. بەپێی ئامارەکانی پۆلیسی سلێمانی تەنها لە 2 هەفتەی ڕابردوودا ئەو هێزە هاوبەشە ڕێوشوێنی یاساییان بەرامبەر بە 1925 سەرپێچی جۆراوجۆر و 1235 ئۆتۆمبیلی پەردەدار و 500 ئۆتۆمبیلی جامڕەشدا گرتووەتە بەر. سەرپێچی جۆراوجۆر 1925 سەرپێچی هەبوو کە ئەمانە ئیجرائاتیان لەگەڵا کردووە. لێکردنەوەی پەردەی ڕەش 1235 دەست بە سەراگرتن و لێکردنەوەی ئۆتۆمبیلی جامڕەش کە ئەوانەی هاوڵاتیانیان بێزار کردووە 500 ئۆتۆمبیل. لێسەنەوەی مۆڵەتی جامڕەش کە هەندێک کەس خۆیان کردبوویان لەلایەن هەندێک بەرپرسەوە بۆیان کرابوو 80 مۆڵەت دەستی بەسەراگیراوە و ئیجرائاتیان لەگەڵ کراوە. 405 سیویەک 7 کەس دەستگیر کراون لە سلێمانی. بە پێی مادەی 235 کەسی تر دەستگیر کراون. بە پێی مادەی 21 ئەسلیحا 23 کەس دەستگیر کراون. بە پێی مادەی 403 2 کەس دەستگیر کراون کە تەقیان لە شوێنە گشتەکان کردووە بە شەوان. ماوەیەک لیژنەیان بۆ پێکهێناوە بڵین. چالاکوانانی کۆمەڵی مەدەنی ئاگایی دەدەنە لایەنەکان کە تەنها بە هەڵمەتێکی کاتی دیاردەی چەک هەڵگرتن و ئۆتۆمبیلی جامڕەش کۆنتڕۆڵ ناکرێت، بەڵکو پێویستی بەکاری درێژخایەن و ڕێکخستن هەیە. بەو پێی کەسانی یاسایی ناتوانن چەک هەڵبگرن و ئۆتۆمبیلەکانیشیان جامڕەش بکەن، بەڵکو ئەوە بەرپرسەکانن بەبێ گوێدانە یاسا دەست و پەیوەندەکانیان ڕادەسپێرن بە ئاشکرا چەک هەڵبگرن و ئۆتۆمبیلەکانیان جامڕەش بکەن. ماوەیەک لیژنەیان بۆ پێکهێناوە بڵین کۆمەڵی خەڵک گیراون، دوجار ئەوانە بە تەشید ئازاد کراون، یعنی نەزانراوە تا ئێستا یان نەبینراوە نەبیستراوە کە سزای یاسایی بە فعلی سەپێژراوی بەسەر ئەو کەسانەی کە بەهۆی هەڵگرتنی چەکی ناساییەوە دواتر تووشی ڕووداوی قەتڵ و تۆقاندن و ترسیان بڵاو کردن ناو خەڵکیان یان بەهۆی بوونی ئۆتۆمبیلی جامڕەش کە ئێستا بازەکرێت لە ناو شارەکانە کە هەیە، یعنی ماوەیەکی کاتیە، ئەمە تەنها ماوەیەکی کاتیە و دواتر ئەوانە بە تەشید چونکە کەسێکی هاوڵاتیشی ئاسایی ئۆتۆمبیلەکەی جامڕەشراکە، کەسی هاوڵاتیشی ئاسایی ناتوانێت لە خۆی چەک هەڵگرێ و ناتوانێت چەکی بەدەست بکەوێت. چالاکوانان دەڵێن بەرپرسەکان لە پشت بازرگانیکردن بە چەکەوە و دیاردەی چەک هەڵگرتن و کڕین و فرۆشتنیشی هێندە سانابووەتەوە کە بازاڕی تایبەت بە چەک لە هەموو شار و شارۆچکەیەکدا دروست کراوە. بەهۆی نەبوونی ڕێوشوێنەکانیشەوە گەنجان و هاوڵاتیان لە هەر تەمەنێکدا بن بە ئاسانی چەکیان دەست دەکەوێت. ئەگەرچی سزاکان قورسن بەڵام کەم کەس هەیە سزای وەرگرت بێت. هەر بۆیە چالاکوانان دەڵێن لاوازی لە جێبەجێکردنی یاسادا هۆکاری زیادبوونی تاوان و ئەو دیاردانەیە لە هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.